بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی درێژەی بە چالاکی وەرشەکانی داوە دوابەدوای ئەنجامدانی چەندین خول لە یاریە جیاجیاکان پاڵەوانەتی مەلەی کراوەی بۆ ئاستەکانی تازە پێگەیشتوان لاوان پێشکەوتوانی کوڕان و کچان ئەنجامدا. ئمڕۆ ئەم خولی پاڵەوانێتی مەلەوانی کراوەمان ئەنجام داوە کە ئەم پاڵەوانێتیە نزیکەی 5 یانە تیا بەشدارە و لەگەڵ ئەوەشە نزیکی دەناوەندی وەرزش و لاوان تیا بەشداریەکەن. کۆی گشتی یاریزانەکان زیاد لە 35 یاریزان تا نزیکی 40 یاریزان تیا بەشدارن بە کوڕ و کچەوە بێگومان تەبعاً زیاد نزیکی ڕەنگە یاریزانیان کچ بن ئەوانەی تری کوڕ بن ئەمانە کراون بە چەند فیئەیەکەوە. کێبڕچەی مەلەکردن 5 یانە و دەیەکەی چالاکی لە سلێمانی و کەرکووک کە زیاتر لە 35 یاریزان بوون لە نێوان یاریزانانی تازە پێگەیشتوانی کوڕان لاوانی کوڕان پێشکەوتوانی کوڕان و لەسەر ئاستی کچانیش تازە پێگەشتوانی کچان و لاوانی کچان پێشبڕکێی بەهێزیان ئەنجامدا. سەر ئەنجام چەندین کوڕ و کچی پاڵەوان خەڵاتی سەرکەوتنیان پێبەخشرا. چەند ماوەیەک لە دابڕان ئەم ڕۆتوانیمان بتوڵەکەینەوە زۆر سوپاس بخوا و زۆر دابەزی بوو ئاستمان چکێت ماوەیەکی زۆر زۆرە دابڕین لە مەلا ئەمڕۆ سوپاس بخوا توانیمان ئەمە بە سەرکەوتەوی بەجێ بهێنین. ناوم عەبدوڵڵایی وایە لە شاری گەرگووک هاتوومە دەستخۆشی لە هەموو ستافەکانەکەم کاپتنمان کاپتن لیسە ئەو تەمرینەکانمان پێدا زۆر سوپاس. ئەم کەرەنتینە ئێمە لە مەلەوانگە دوور خستەوە و ئێمە مەلەمان زۆر ناتوانین بکەین بۆ لە ماوە هاتینەوە بۆ مەلەوانگە بۆی خولێکی باش بەدەست بێین بۆ ئەم بتوڵەیە. دوای دابڕانێکی زۆر لە ئەنجامدانی چالاکی وەرزشی بەهۆی کۆڤید-19 مەلەوانگە و شوێنەوەرچەکان جارێکی تر بوژایەوە کێبڕچێ و ململانێ بۆ یاریزانان وەک هیوا و ئارەزوەکانیان گەڕایەوە. محەممەد حوسێن گەلی کوردستان سلێمانی.